بەڕێزان زەوجکردنی مافی بەرامبەر یاخود زەوجکردنی مافی خەڵک کردارێکە کە هەم یاسا هەم ئاین هەم بەها کۆمەڵاتیەکان هەمویان دژین و هۆکارێکە بۆ گرفت ئارێشە ناسەقامگیری کۆمەلگاکانیش. ئەمڕۆ ئێمەمانەیە باس لە زەوجکردنی مافی خەڵک بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە، چکە دەبینین لە کۆمەلگایەکی وەکو ئەو کۆمەلگا دواکەوتوانەی کە ئێستا لە بارودۆخێکی نەخوازراوی شەڕ و کێشەدان هەمیشە ڕیشەیەکی بنچینەی هەیە، هەر لە تاکێکی بچووکەوە هەتاوەکو دەوڵەتێکی زۆر گەورە ڕیشەی کێشاوە بۆتە هۆکارێک بۆ بوونی هەموو ئەو گرفتانی کە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێنن و هەر زەوجکردنێکیش لە زەرکەوتنیەکی تر ئەگۆڕێ بۆ پیکە لەسەر ئاستی حکومی تۆ قوت و مافی خەڵک بخۆیت زۆر جیاواز لەوەی کە من بەرامبەر کەسێک بیکەم، چونکە ئەوە زەرەری زۆرینەی خەڵکی تایە. ئێمە شەمانەیە بزانین ئاینی ئیسلام چۆن باس لە زەوجکردنی مافی خەڵک دەکات و چۆن ماف دەگەڕێنەوە بۆ خاوەن ماف و تا چەندێک گرنگە ئێمە بەپێی بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ماف بگەڕینەوە بۆ خاوەن ماف. ئەمە تەوەری ئەم ڕۆمان دەبێت بە میوانی مامۆستا محەممەد چیمەنی مامۆستای ئاینی لەم تەوەرەدا گفتوگۆی لەسەر دەکەین. مامۆستا محەممەد بەخێر بێ، سپاس بۆ سپاس بۆ دەرفەتە سەرکەوتوون. مامۆستا زەوجکردنی مافی خەڵک چی ئەگرێتەوە یا مەبەستی چییە؟ بڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. هەڵبەتە مەبەست لە زاوجکردن و داگیرکردنی مافی خەڵک ئەتوانم بڵێم بە شێوەیەکی سەرەکی دوو لایەنی سەرەکی ئەگرێتەوە، دوو بەشی سەرەکی هەیە، لایەنێکی معنەویە و لایەنێکی مادیە. ئەوەی کە لایەنی معنەویە هەندێ بابەت و هەندێ مامەڵە و هەندێ ڕەفتار و هەندێک گفتار هەیە کەوا کە مافی خەڵک بکوێتە ئەستۆی تۆ. بۆ نمونە باسکردنی کەسێک لە پاشمەلا، غیبەتکردنی کەسێک، هەڵبەستنی تۆمەت بۆ کەسێک، ناوزڕاندنی کەسێک، تەشیرکردن بە کەسێک، هەموو ئەمانە وا ئەکات کە حەقی خەڵک بکوێتە سەرت و لە ئەستۆ تا بمێنێتەوە. گرنگیەکەشی کەمتر نییە لە حەقێکی مادی. بەڵێ هەمان شێوە هەروەکو چۆن کەسێک ئەگەر مافی کەسێکی تر بخوا لە ڕووی مادیەوە، لە ڕووی معنەویشەوە مافی ئەو کەسە ئەکوێتە سەرت. بۆیە هەموو جارە حەسەنی بەسری ڕەزای خوای لێبێ ئەیفەرموو ئەگەر من قەرار بێ غەیبەتی کەسێک بکەم، غەیبەتی دایک و باوکم مەکەم، چونکە ئەزانم لە ڕۆژی قیامەتە لە چاکەکانی من هەڵەگرن ئەیدەن بە ئەو کەسە. بۆیە شایستەترین کەس بۆی کە من چاکەکانی خۆمی بەمێ دایک و باوکمە. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی مافی خەڵک کە مافی معنەویە، وەکوتم قسەکردن و تەشهیر و ناوزڕاندن و هەر مافێکی لە کەدارکردن و هەر شتێکی تر ئەلەم بابەتانە. ئەو کەسە یا ئەوە تا بێت لە دنیای گردنت ئازا بکە، یا ئەوەتانێ ئەبێتە مافێک کە هیچ شتێک بە هیچ جۆرە لێخۆشبوونی نییە ئللا لە قیامەتە بێ خوای پەروەردگار تۆڵەی بۆ بسێنێت. جۆرێکی تر لە ماف خواردن، طبعا پێشوی بچمە سەر بەشی دووەمیان، ئەمەیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر تەکیدی لێ کردووەتەوە و زۆر یعنی جەختی لەسەر کردووەتەوە. بە نمونە ئەفەرمێ بە هاوڵان ئەفەرمی ئایا ئەزانن کەسی مفلیس کێیە لە پاشە ڕۆژدا؟ مفلیس ئەوەی کە لە دنیا خۆمان پێڵێن لێکەوتە یا فوگور یا ئەوەی کە هەر هیچی پێنامێنێ. هاوڵام تەنەی پێغەمبەری خوا لای ئێمە بەڕای ئێمە مفلیس کەسێکە کە من لا دینار له ولا درهم، نە پارەی هەیە، نە دیناری هەیە، نە دەرهەمی، هیچی نییە لە ماڵی دنیا. فەرمووی نەخێر، مفلیس ئەو کەسەیەکە لە ڕۆژی قیامەتا دێت، کار و کردەوەی چاکی هەیە، ڕۆژوی چاکی کردووە، نوێژی چاکی گرتووە، بەڵام وقد ضرب هذا وشتم هذا وأكل مال هذا وقذف هذا، لا بهتانی بۆ کەسێک کردووە، لا جنێوی بە کەسێک داوە، لا ماڵی کەسێکی خواردووە، لا لە کەسێکی تریاوە. ئەمانە هەمووی دێن داوای حەق و مافی خۆیانەکەن. وای لێ دێم کەسە هەموو چاکەکانی ئەدرێ بە خەڵک و دابەشەکرێ بەسەر خەڵکیە، هیچی بۆ نامێنێتەوە، خرێتە ئاگرەوە. ئەمە بەشی یەکەمی کە بەشی معنەویە. بەشێکی ترانەیە کە بەشی داگیرکردنی ماڵ و پارە و هەر حەقێکی مادی ترە کە ئەمیش بە هەمان شێوە زوڵمە، ستەمە، ئیسلام ڕێگری لێ کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە تۆڵەی هەموو خاوەن
مافەکان ئەسێنێتەوە حتا ئەگەر حیوانێکی شاخدار زوڵمی لە حیوانێکی بێشاخ کرد بێ خوای تەعالە لەو دیناتۆڵەی بۆ ئەسێنێتەوە. و هەروەها ڕووی کردوتە مسلمانان فەرموویەتی هەر کەسێک لە حەجەت الوداع لە حەجی ماڵاوایی ئەوکو وەسیەتێکی گرنگ بە مسلمانانە ئەفەرمێ هەر کەسێ مافی بەلای کەسێکی ترەوە هەیە با ئەمڕۆ یا مافەکەی بۆ بژێڕێتەوە یاوە تا گەدنی خۆی پێ ئازاب بکات پێشەوەی ڕۆژێک بێت نە دینار و نە درهەم هیچ سوودی پێناگەێنێت. لە پاشە ڕۆژدا هەموو مڵکی دنیا و هەموو دەهات و سەروەتی ئەم دنیا بدەیت لە پای ئەو زوڵمەی کە لە خەڵکت کردووە لە پای ئەو مافەی کە هی خەڵکە و داگیرت کردووە سوودت پێ ناگەێنێ ئللا بێ لە چاکەکانت بدرێ بەو کەسە یا لە خراپی ئەو کەسە بدرێ بەسەر تۆیە. زۆر باش مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هیچ سزایەک بۆ کەسێک هەیە کاتێکە مافی کەسێک ئەکات و یان حەقی کەسێکی لایە نایداتەوە؟ بێگومان دوو سزای هەیە، سزایەکی دنیایی هەیە و سزایەکی پاشەڕۆژیشی هەیە. ئەگەر ئەم جۆرە سزانە دانەدرێ خەڵک وای لێ دێ چیایەک لە ماف و حەقی خەڵکەکەوێتە سەری، چیایەک لە زوڵم و ستەم لە ناخی خۆیان کۆ ئەکاتەوە. لە ڕووی دنیاییەوە طبعاً بە پێی یاسا و پێشتریش ئەگەر ئیسلام حاکم بێ ئیسلامە بێ ماف بۆ خاوەن ماف بگێڕێتەوە. لە سیرەت و ژیاننامەی هاوڵانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم و لە پێش ئەویشا لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خەڵکە بۆ کە مافیان بۆ گێڕدراوەتەوە و زوڵم و ستەمیان لێ کراوە بۆیان گێڕدراوەتەوە و مافی خۆیان بەدەست هێناوەتەوە. لە ڕووی یاسایشەوە هەڵبەتە ئەگەر یاسا سەروەر بێ و قەرار بێ باڵا دەست بێ بەسەر هەموو کەسێکە ئەبێ هەر کەسێک زوڵمی لێ کرابێ مافی خورابێ لە دنیا ئەو مافەی ئەو حەقی بۆ بگێڕدرێتەوە و قەرەبوو بکرێتەوە و لە ڕووی قیامەتیشەوە گومانی تیانە ئێمە یاسایەکمان هەیە لە شەرع ئەڵێ حق الناس حق الله مبني على المطالبة، حق الله مبني على المسامحة، أما حق الناس مبني على المطالبة. أصل وايا حقي خوا بناكرا ولا سلي خوشون وناهيك تكردوا سر بيجيكي خوات كردوا أصل وايا خوا لي تخوش بيه، أصل وايا خوا بخشندية چاو پوشي ليكا چاوري عفوكي چاوري وناكي ما فك ابو خوا بيجريتوا. بلام حقي خلق مبني على المطالبة، حقي خلق بناكرا ولا سر داوا كردن كابرايك قرزي لكسيا ورقتوه با خاون قرزك اساس زور دولة منيش بيه احتياجي بو باريش نبيه بلام هر حقي خويتي هر لبيريتي هر چاويليتي بوي استا بداخه يعني ما فخواردنيكي زور هي هم لآسي تاك كانوا بيقرا تا حكومته دا صلاة وأمانة كابرا كريتشيكي هي زور بالريزة واحترام اللي قلتوا كريخ هناوتا مثلا لخانوكا داتناوا لدوايا مثلا جيشلت بيكا كريكي دوان نادا مثلا قرزة دي بكسيك دوايا بدسي ماچ كتا أو باري لي ورقريتا وكما براسي يعني فيهم خوش باز بكري لم بنام ايوشا يكي لو توراني كخلقي كي زور بيو گرفتاره دي لا سوبر ماركت كشتيكا كريم دنیایەک مەمنونە بەڵام دوایی بەسەد تەلەفۆن و دەستماچکردن ئەملاولا ئەو پارەیە نایگێڕێتەوە کە ئەمە بەڕاستی جۆرێکە لەو زوڵمەی کە خەڵک ئێمڕۆ زۆر پێوە ئەناڵێنێ. وەڵاهی مامۆستا مادەم هەر باسی و بابەتت کرد من زۆر پێم باشە کە باس لەوە بکەین کە ئێمە لاری دەسەڵاتمان زوڵمێکی زۆری بەرامبەر بە خەڵکی خۆی کردووە بۆ پێی کە ئێستا زۆرێک لە فەرمانبەران قوتی ڕۆژانیان نییە بۆ پێی کە معاشەکانیان نادراتێ بینین زوڵمستەمێکی زۆر هەیە لەولایەنەوە لە هەمان کاتیشا کەسێک کە لە بازاڕە شت گرانەکە ئیستیغلالی خەڵکەکە ئەمەش هەر بۆ خۆی بەڕاستی جۆرێک لە زەوتکردنی مافی خەڵک جا ئەمەوێ ئەم دوانە لێک بیتەوە ینی هەمانە رخنە لە حکومەتە گرێ بەڵام خۆی ئەم کارە ئەکات ئەو کاتە ئێمە چۆن ئەم هاوسەنگی ڕابگرین کە هەم لایانی دەسەڵات هەم لایانی تاکەکان بەیەکەوە حەق بگێڕنەوە بۆ ئەو شتانی کە پێویستە حەقی پێ بدرێت. وڵام من ئەڵێم هەر کەسێک لە ئاستی خۆیەوە هەم ئەبێ وجدانی بکا بە حەکم و هەم ئەبێ ڕقابەت و چاودێری خوا بەسەر سەریەوە بێت و لایانی ئینسانی بوونیش لێک بداتەوە. ئێمە هەروەکو چۆن ئێستا گلەی لە حکوومەتەکەین کە موچەی خەڵک تاخیرەکە و ماف و حەق و شایستەی خەڵک ناگێڕێتەوە و خەڵک لە ناڕەحەتی و ناخۆشیێکی زۆردان و ئەم ناڕەحەتیە بەڕاستی درێژەی کێشە خەڵک زۆر ماندووە خەڵک ینی
پێداویستی سەرەتایی نییە گەنجەکان ناتوانن پرۆسی هاوسەرگیری بکەن خەڵکانێکی زۆر کەوتونەتە ژێرباری قەرزاری ئەوەوە شت ڕۆژ بە ڕۆژ بەرەو گرانبوونە چیە یعنی لەگەڵ هەموو ئەمانەیشە هەروکو چۆن ئێمە گلەیمان هەیە لە حکوومەت و بەڕاستی بە زوڵم مستەمی ئەزانین ئەوانیش سزای خۆیان بێگومان زوڵمی ئەوان گەورەترە و مەسئولیەتێکی گەورەترە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێ لە ڕۆژی قیامەتە لە دنیاە بەرپرسیاری چەند کەسێ بوو بێ ئللا بە کەلەپچەی ئەهێنرێتە بەردەم خوای پەروەردگار ئەبێ عەدالەت و دادپەروەریەکەی بیگێڕێتەوە بیکاتەوە ئازادی بکات بەڵام لە مقابلیشا ئێمە ڕوومان لە هاوڵاتانی بەڕێزی ئێمە ناوێکیشا زوڵم لە یەکتریەکەین چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە چەنێ ئێمە باسی یەکتریەکەین چەنە حەزەکەین ئەی بووکەم و کوڕی یەکتری ئاشکرا بکەین چەنێ حەزەکەین خەڵکێک ئەمڕۆ فەزح بێ لە فەیسبووکا و مەلەفی بۆ دروست بکرێ و مەسەلەن ناشرین بکرێ و لە کەدار بکرێ چەنێ ئێمە ڕەواج بە ئەو بابەتانە ئەدەین ئێمە هەمومان بەشێکین لەم وڵاتە بەشێکین لەم حکوومەتە بەشێکین لەم ژیانەی کە لێرە ئەگوزەری ئێمە خۆمان خراپین بەڕاستی خەڵک ئێمە خۆمان زوڵمەکەین لە ناو یەکتریان یعنی ئیستیغلالی یەکتریەکەین پێمان بکرێ دەستی یەکتری ئەبڕین پێمان بکرێ ملی یەکتری ئەشکێنین ئیتر ئەمە لە خوارەوە بیگرە سەرێکی کاربەدەستێکی بەسیتە یعنی مەسئولیەتێکی بەسیتی هەیە بۆی بکرێ زوڵم مستەم لەوانەی ژێر دەستخۆیەکە ئەمە یعنی جاری وایە شتێکی بەسیتە ئیمزایەکی بەسیتە تۆ معاناتێکی زۆرت هەیە ئەبێ بڕۆی چەند ڕۆژ هاتوچۆ بکەی لە بەردەم پەنجەرەیەکا بوەستی ئەوش یا خەریکی چاتکردنە یا مەسەلەن تااقەتی ئیشەکەی نییە یا نایە بۆ دەوامەکە یا کەسێکی لە شوێن خۆی دانەناوە بۆی ئەمە ڕێشەی هاتۆتە خوارەوە هەر لە سەری سەرەوە هەتاکو خواری خوارەوە بەڕاستی هاتووە هەمووکو چۆن حکوومەت ئێمە گلەیمان لێ هەیە لەناو خەڵکیشا بەڕاستی ئەم زوڵم مستەمە هەر هەیە بۆیە ئەوانەی کە ئەچنە مەوقعی دەسەڵاتیشەوە جا هەر ئاستێ بێ لە دەسەڵاتە دواتر هەر ئینسانن دواتر هەر ئەمرن دواتر هەرشنەوە بەردەم بارەگای خوای پەروەردگار ئەبێ یەکەم ترسی خوا و ڕقابەتی خوا دووهەم دڵسۆزی بۆ وڵات و خاک و نیشتیمان و خەڵکی خۆت سێهەم وجدانی خۆتەوێ مرتاح بکەیت ئەگەر ئەمانە نەکرێتە پێوەەر ئەو کاتە زوڵم مستەم هەر بەردەوامە بێ و خەڵک هەر لە جێر ناڕەحەتی و ناخۆشییاڕن باش مامۆستا هەموو زوڵم مستەمێک یاخود هەموو زەوتکردنی مافێکی کەسێک کە بەرامبەرمان دەکرێت دەبێت هەروەر بگیرێتەوە یان هەنێک زوڵم مستەمی شێ دەکرێت لە خۆشببوونی بەرامبەر هەبێت و گەردنی کەسەکە ئازاد بکەیت خۆی هەتا لە دنیاە بێت هەتا لە دنیا بێت ئینسان مخەیرە لە نێوان دووشتا کاتێک کە من ستەمێکم لێ ئەکرێ مخەیرم لە نێوان دووشتا یا ئەوە تا مافەکەی خۆم داوا بکەمەوە و هەتا ئیمکان ببێ ئەبێ ئیش لەسەرەوە بکرێت کە ماف بۆ خاوەن مافەکان بگێڕدرێتەوە بۆی خەڵک هەر لە ڕێوە یەکسەر چاوەڕێ عەفو نەکا یعنی هەر کەسێ زوڵم کا بڵێ بانی چاوپۆشی بلیەکەن یان لێم خۆشە بنیان ئەوانە لە پاش ئەوەیش عەفو چاوپۆشی هەیە وەکو خوا فەرمێ وەصلح خەیر سڵحکردن چاکترە ڕێکەوتن چاکترە یانە فەرمێ وأن تعفوا أقرب للتقوى ئەگەر لێبوردەیتان هەبێ بەرامبەر بە یەکتری بێگومان لە تەقواوە نزیکترە ئەمە لە باسی خوێنە فەرمێ کاتێک کە خوێنی کەسێک ئەڕژێ فمن عفا وأصلح فأجره على الله هەر کەسێک چاوپۆشی بکە ئەمە زیاتر بۆ چییە یعنی بۆ نمونە کابراایەک قەتلێکی کردووە بەڵام قەتلەکە خەتەە لە دەستی دەچوە نەیزانیوە ئەمە خوێنەکەوێتە سەری بەڵام ئەگەر چاوپۆشیش بکە خوا پێی خۆشە کابرا نەیزانیوە لە دەستی دەچووە و یا بۆ نمونە سیارەکەی برێکی تیانەما بە ئەن قەست نەبووە یان کەسێک مافی کەسێکی خواردووە ئەسڵ وایە پارەکەی باتەوە حەقەکەی بۆ بگێڕێتەوە بەڵام ئێستا کە نیەتی و بەدەستیەوە نییە یا ئەوەتانە لە نێوان دووشتا یا ئەوەتانە چاوپۆشی لێکەیت و لێی خۆشەبی کە ئەوە کارێکی زۆر باشە یا ئەوە تا چاوەڕوانیە کە ئەوش هەر کارێکی زۆر باشە لە حەدیث هاتووە فەرمێن لە ڕۆژی قیامەتە کابرایەکە هێنن ئەفەرمون خوای تەعالا فەرمێ ئەم کەسە چی هەیە چی هەیە دڵی پێ خۆش بێ ئەمڕۆ ڕزگاریکە ئەڵێ یا رب العالمین وڵڵاهی شتێکی ئەو تۆم نییە بەڵام تەنها یەک شتێکم هەیە کە دڵم پێ خۆش بێ ئەوش ئەوەیە لە قیامەتە من لە دنیا من خاوەن پارە و سەروەتێ بووم قەرزم ئەیا بە خەڵک هەر کەسێ هەی بووایە لە کات و ساتی خۆیان بیگێڕایەتەوە ئەوە باش ئەگەر نا چاوەڕوانی مەکرد ئەگەر کەسێ نەی بووە هەر لێی خۆشە بوو ئەم بە کوڕەکان مەوت کوڕم لێ خۆش بن قەینا چاوپۆشی لێ بکەن
جا ئەمە خوای تعالی فەرمێ دەی من لە تۆ سەخیتر، من لە تۆ بەخشندەترم، من لە تۆ میهرەبانتر و لێخۆش بووم، ئەوە لەبەر خاترەوە لێت خۆش بووم. بۆیە بە ئەندازەی ئەوەنەی خەڵک چاوپۆشی لە یەکتریەکەن و گردن یەکتری ئازاکەن، ئەوەنیش خوای پەروەردگار چاوپۆشیەکە و وەکوڵێ گردنیان ئازاکە و لە ئاگر ڕزگارە بن. بەڵام وەکو وتمان هەتا ئیمکان بێ ئەبێ حەقەکە بگێڕیتەوە، چونکە ئەمێ ئەو قسەش عەرزتان بکەم، هەر کەسێ 1000 خەڵکی لابێ لەمە ڕوونتر ناوەدرێ 1000 خەڵکت لابێ مافی خەڵک ناچیتە بارتەوە تا ئەو 1000 لا نەکرێتەوە. ئێستا 1000 دینار لانێشێنە لە فەیەکیش ناکە. لە حەدیثە هاتووە کابرایەک وەفاتی کرد، هێنانە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی نوێژی لەسەر بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا قەرزی لەسەرە؟ وتیان بەڵێ پێغەمبەری خوا چەند دینارێک قەرزی لەسەرە. فەرمووی ئەی باشە کەسی ڕاست باتەوە قەرزەکەی باتەوە، ئەی کەس کەفیلیەتی کە قەرزەکەی باتەوە، وەسیەتی کردووە کە قەرزەکەی بنە؟ وتیان نەوەڵا. ئەی هیچی جێڵاوە قەرزەکەی پێ بدرێتەوە؟ وتیان نەوەڵا هیچیشی نییە. فەرمووی دە من نوێژی لەسەر ناکەم، ئێوە نوێژی لەسەر بکەن. جا هەر ئەوەی کە ئیمامی مسلمانان یا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژ لەسەر کەسێ نەکا ئەوە زۆر جێمەترسیە. کابرایە سەحابەیەک فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆ نوێژی لەسەر کە من قەرزەکەی دەمەوە، منە بم بە کەفیلی. ئەفەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی لەسەر کرد و ناشتیان و دوای 1-2 ڕۆژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوی بەو سەحابەیە کەوتەوە، فەرمووی قەرزەکەت بۆ دایەوە؟ فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا ئێستا قەرزەکەیم دایەوە. فەرمووی الآن بردت عليه جلدته، فەرمووی ئێستا پێستەکەی سارد بوویەوە. یعنی نوعا ما ئینسان سزا ئەبینێ و لێ پێچینەوەی لەسەر ئەکرێ کاتێکە بە قەرزاری ئەمرێ و کەس شوێنی خۆی دانانێ قەرزەکەی باتەوە یا وەسیەتێک ناکا قەرزەکەی باتەوە. بۆیە حەقی خەڵک مستحیلە لێ خۆشبوونی نییە. ئێستا ناڵێن خوای گەورە ئەم کارە بکە خوا لە هەموو گوناحەکانت خۆشە بێ، یان بچوە بۆ حەج خوای گەورە لە هەموو گوناحەکانت خۆشە بێ و کە ڕۆژێ لێ دایک بووی. بەڵام حەقی خەڵک نا، نەک حەجە 50 حەج بکەی مافی خەڵک بخۆی إلا لە ڕۆژی قیامەتا بێ یا مافەکەی بۆ بژێڕیتەوە یا لە دنیا کابرا گردنی ئازاد کردی بێتی یا لە چاکەکانی تۆ دەن بەو کەسە یا لە خراپەکانی ئەو کەسە ئەدەن بەسەر تۆە. مستحیلە ناچیتە بەهەشتەوە إلا بێ ئەوە یەکلای بکرێتەوە. حتا پێش ئەوەی کە بچیتە بەهەشتەوە لە دوای پردی سیرات پردێکی تر هەیە، ڕەنگە خەڵکێک ئەمە نەزانێ. لە دوای پردی سیرات پردێکی بچووکی تر هەیە. لەو شوێنەیە ئەگەر ئینسان حقدێک لە دڵیا بوو بێ، بغزێک لە دڵیا بوو بێ، لە دڵەوە حەزی بە کەسێ نەبوو بێ، هەموو ئەوانش ئەبێ لەوێ دابرێت. خوا فەرمی وەنەزەعنا ما فی صدورهم من غل ئیمجا ئیخوانا على سرر متقابلین. ئەبێ لەو شوێنەیە دڵەکان هەموو پاک بێتەوە، بچووکترین حەسادەت لە دڵتان نەمێنێ، بچووکترین غل و حقد نەمێنێ، ئەمجا بێ بچیتە بەهەشت. هەر کەسێکمان ڕق لێ بوو لەبەر خوای گەورە، هەر کەسێکیشمان خۆشویست لەبەر خوای گەورەوەیترەوەیەک لایە کاتەوە مامۆستا الفتنة أشد من القتل. زۆر جار ئەمە ئەبێتە زەوتکردنی مافی خەڵک، ئەبێتە هۆکارێک بۆ ئەم فیتنانێک کە هەیە. بۆ نمونە خێزانێکن میراتێکیان هەیە لەبەر بەشارزێک لەبەر میراتیەک ڕەنگە دەنگێک دابڕنیان ئەوە تا تۆ لە ناو بازاڕەکانە هەندێک کەس هەیە بەرامبەر کەسێکی تریەکە، ئەندامێکی خێزانە بەرامبەر خێزانەکەی خۆیەکە. ئەمانە تا چەندێک گرنگن و چەندێک ئەبنە مای فیتنە ئەگەر بێت و ئێوە ئاگادار نەبین لەوەی کە چ زوڵمێکەکەین چ حەقێکی خەڵکە خۆین. بەداخەوە یعنی لە ژیانە پارە بە جۆرێک خۆشەویست کراوە، ئەبینی زۆربەی کێشەکان زۆربەی زوڵم و ستەمەکان سەرکێشێ بۆ تەماح و بۆ پارە. ئەگەر پارە سنوورێکی بۆ دانەنرێ، ئەگەر تەماح سنوورێکی بۆ دانەنرێ، زۆر گرفت و کێشە لە نێو خەڵکیە دروستەکە و لە نێو تاکەکانە دروستەکە. ئاماژەت بە شتێک کرد، من شتێکی جوانم بیرکەوتەوە کە بەڕاستی زەڕۆی لێرە ئاماژەی پێ بکرێ. تەسەورەکەی تا ئێستا لەم کۆمەلگای ئێمە کە ئەزانرێ ژن چییە، پیاو چییە، کە ئیسلام باڕادەستە کە ڕۆژانە لەیان و سەدان و تارەخوێنەیە لە شوێنەکان، تا ئێستا خەڵکێکەیە خوشکەکانی یا کچەکانی بێبەشەکە لە میرات. کاتێکە میراتێک بەشەکەن ئەڵێ من بۆ بیدەم بەزاوە، یعنی ئامادە نییە بەشی ئەو کچە یا بەشی ئەو خوشکەی کە لە قورئانی پیرۆزە خۆی ڕەب العالەمین بۆی دیاری کردووە ئامادە نییە بیدا. خۆشی بە موسڵمان نەزانێ و ڕەنگە لە ڕیزی پێشی مزگەوتەکانیشەوە نوێژ بکە. بۆیە ئەوە گرفتێکی زۆر گەورەیە. هەر مال
لزماني عربية بويا بيلن مال لأنه يميل إليه القلب لبر دل بلايا ميلانة سرشتي إنساني شوية أخوة تعالى فرمي لو كان لابن آدم واديان من ذهب لتمنى الثالث أجر إنسان دو دول ئاڵتوونی هەبێت دوو دۆڵ پارەی هەبێ تەمەنای زیاترەکە حەزەکە داوای زیاتر بکات دوو دۆڵ ئاڵتوونی هەبێ حەزەکە بیکا بە 3 ئاڵت لەبەر ئەمە وا لە ئینسانەکە کە زوڵم و ستەم کە و مافی خەڵک بخوا و مافی حتا کەس و کار و نزیکەکانی خۆی بخوا ئەگەر حەدێ بۆ ئەم تەماحە دانەنرێ سنوورێکی بۆ دانەنرێ ئینسان تووشی عیبداریەکە و مافی خەڵکیش زۆر ئەکەوێت یعنی من سەیرم لە خەڵکانێک دێت چۆن خەوان لێکەوێ ظلم و ستەم لە خەڵکەکەن و مافی خەڵکەکەوێتە سەریان چۆن خەوان لێکەوێت کە وەکو لە شیعرەکەڵێ تۆ خەوتووی وعین الله لەم تەنەمی چاوی خوا نەخەوتووە خوا ئاگای لێتە زوڵمەکەیت و ئەوە بە ئێساحەت سەرەنێتە سەرسەرینەکە چۆن خەوان لێکەوێت بەتایبەت ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن ئەوانەی کە خاوەن مەسەن بەرپرسیارەتین ئەوانەی خاوەن مەسئولیەتن ئەوانەی کە چمکێکی گەورەی ئەم حکوومەتە لە دەستیانایە چۆن خەوتان لێکەوێ ئەم خەڵکە دوعاتان لێ بکات چۆن ئەتوانن ئیسراحەت لە ژیان بکەن خەڵکنان نەبێت لە ماڵەکە چۆن ئەتوانن چێژ لە ژیان ببێنن ئەو خەڵکە ئاوا چەساوە بێ میلەتەکەی خۆت خوشک و براکەی خۆت هاو زمانەکەی خۆت لە وڵاتەکەی خۆتە چۆن خەوتان لێکەوێ خەڵک ئاوا لە ناڕەحەتی و ناخۆشیایە نازانم پێم تەقەبول ناکرێت زۆر باش مامۆستا هەر لەسەرەوەی کە دەسەڵاتداران ئەوە مافی خەڵک ئەخۆن کە مافێکی گشتیە و مافی هەموو خەڵکیە لەسەریان ئەکەوێت تا چەنە گرنگە کە سبەینە ڕۆژی جمعەی مامۆستایان هەروەکو پێشترش لە وتارەکانتانە ئاگادارتان کردوونەتەوە وتارتان لەسەر داوە تا چەنێک پێویستە کە سبەینێش خەڵک ئاگادار بکەن و دەسەڵاتدارانیش ئاگادار بکەنەوە لەوە وڵا کێشە ئەوەیە زۆربەی ئەوانەی کە ستەم لە خەڵکیەکەن نین لە جومعەکانە ئامادەی جومعەکان نین ئێمە ناچارین هەر خطابەکانمان ڕوو بکەینە خەڵک و خەڵک وشیار بکەینەوە و ئەگەر لە ڕێی ئیعلام و گوێبیست بن کە باوەڕ ناکەم گوێبیستیش بن بەڵام لە ڕاستیە ئەوە ئەرکی هەموو تاربێژێک ئەرکی هەموو مامۆستایەکە کە داکۆکی لە مافی خەڵک بکە و پشتی مەزڵومان بگرێ پشتی چەوساوەکان بگرێ و پشگیریان لێ بکە و داوا لە دەسەڵاتداران و حکوومەت بکە کە گوێ لە خەڵک بگرن و معاناتی خەڵک چیتر با کۆتایی پێبێ یعنی گوناحە ئێمە دوای 30 ساڵ حکومڕانی هەر لە چاوەڕوانی موچەیابین 50 ڕۆژ خەڵک یعنی ئیشی خۆی جێبەجێ بکە و 50 ڕۆژ چاوەڕێ بێت تا موچەیەکی بۆ بدێ هەرچەنێ بێ بەشت ناکە لەبەرەوە بەڕاستی و بەرپرسیارەتی هەموو مامۆستانی ئاینیە و حەق وایە و جومعەکان بەڕاستی هەدەفی خۆیان بپێکن یعنی جاری وا هەیە ئینسان هەست بە شەرمەزاریەکە باس لە بابەتێک بکە لە کاتێکا بابەتێکی زۆر گەورەتر هەیە یعنی جاری وا هەیە منە ئەلەم جومانەی پێشووە مەسەلەن ئەوم بە خەڵکە کەوتوتم بێم باسی سیواکتان بۆ بکەم لە کاتێکا کە سوکاتی بە پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه وسلم لە کاتێکا کە ڕۆژ نییە سوکاتی بەم دینە نەکرێ جاری وا هەیە بەداخەوە هەندێک مامۆستایان خۆیان لەو بابەتە لادەن و الحەمدوللا مامۆستایانێکی زۆریش هەیە کە بەڕاستی دیفاع لە مافی خەڵکەکەن و داکۆکیەکەن و لەبەرەی خەڵکیان و ئومێد دەکەم ئینشاءڵڵا لێرەشەوە من داوا لە هەموو مامۆستایانەکەم بە شێوازێکی حەکیمانە خەڵک وشیار بکەنەوە و پەیامیش بدەن بە حکوومەت کە چیتر زوڵم و ستەم لەسەر خەڵکی ڕابگرێت. دەست خۆش بێت. زۆر سوپاس بۆ مامۆستای ئاینی محەممەد چیمەنی کە لەم تۆرە لەگەڵمانە بوو. زۆر سپاس.